بناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێزان ئەو گەلە کۆمەکی و کودەتایی کە پارتی دیموکرات بە هاوکاری ئەوانەی کە ناویان لە خۆیان ناوە پێک هاتەوە بەڵام بەداخەوە هەمیشە بوونەتە داردەستی پارتی دیموکرات هەوڵیاندا بەوەی کردیان کودەتایەک بەسەر پەرلەمان بکەن و پەرلەمان بێدەنگ بکەن. بەشێک لەو شەڕی کە بەرامبەر بە بەندە کردویانە لەسەر کارە پەرلەمانیەکانم بووە کە ئەمە لە دەرەوەی میدیا بووەوە کەمترین قسەی لەسەر کراوە. من لە ماوەی 1 ساڵی 2019 کە خولی یاسادانان بە فعلی دەست پێ ئەکات تاکو 1/1/2020 ئەمەندە دۆسیەم لەسەر حکوومەت کار لەسەر کردووە کە ئەمە هەر هەمووی دۆسیەی نوێی ئەم 4 مانگەیە کە من کارم پیا کردووە زیاترە لە 230 دۆسیە. واتە من لە ماوەی 4 مانگە 230 دۆسیەم ئاراستەی حکوومەت کردووە لە ڕێگەی پرسیار و یاداشتەوە کە زۆرینیان دۆسیەی قورسن. ئەوان ئەبەمە تێکچوون و شەڕەکەی ئەوان بەشێکی لەسەر ئەمەیە. حکوومەت تەحەموڵ ناکا لە ماوەی 4 مانگە 230 دۆسیەی ئاراستە بکەیت و بەشێکیان دۆسیەی زۆر مەترسیداری گەندەڵی و بەهەدەردان و پەخشان و پەخشانی پارە لە نەوتەوە تا ئەرز. ئەمە ئەو دۆسیەیە کە ئەوان پێی شۆک بوون و من بۆ خۆم هەر بەم 4 مانگە ئەوەندەم لەسەر ئەم حکوومەتە هەیە و بەردەوامیش بووم لەسەری. شەڕەکە لەسەر